ابو هريره فرمي جمله پیغمبر صلى الله عليه وسلم فرمي للروج قيامتها يكم كسي يعني يكم خلقان يكبان اكرين ومحاسبه اكرين امانا كابرايك لبيناوي خوايا كابرايك شهيد بوا كابرايك شهيد بوا اي هنا خواي تعالى اي ناسيتوا بي فرمي چیت کردووە ینی کار و کردەوە چیە ئەڵێ خوایە من ئەوەی من کردومە وەکو زۆر گەورەیە ئەڵێ چیت کردو ئەڵێ لە پێناوی تۆیە جەنگاوم حتا شەهید بووم خوای تەعالا پێ فەرمێ درۆت کرد بەڵکو تۆ جەنگای تاوەکو بڵێن پیاوێکی ئازایە وتیانیش پیاوێکی ئازایە حەقی خۆتت لە دنیا وەرگرتەوە ئەڵێ خوای تەعالا ئەمرەکە ڕای کێشن بەرەو ئاگری جەهەنەم کابراایەکی تر ڕێگای مەلایەتی گردۆتە بەر ڕێگای علمی شەرعی گرتۆتە بەر قورئانی خوێندووە و خەڵکی فێر کردووە خوای تەعالا بانگی کات و ئەفەرمێت چیت کردووە ئەڵێ خوایە من تۆ فەرمووتە علم زۆر پیرۆزە هەر کەسێ علم بخوێنێ و خەڵک فێرکە کارێکی زۆر مبارەکی کردووە من ئەوەم کردووە قورئانم خوێندووە و خەڵکم فێر کردووە ئەفەرمێت درۆت کرد بەڵکو بۆ ئەوە کردت پێت بڵێن عالم پێتیشیان وت عالم ئیتر پاداشتی خۆتت لە دنیا وەرگرد و ڕای کێشتن بەرەو ئاگری جەهەنەم سێمیان کابرایەکە دەوڵەمەنە و خوا دنیای بۆ فراوان کردووە بانگیەکەن و خوای تەعالا فەرمێت چیت کردووە لە پێناوی منە ئەو شەڵێ خوایە من تۆ باسی دەوڵەمەنی و خێرکردن و سەدەقە و چاکەت کردووە منیش ئەوانەم هەمووی کردووە پارەکانم لە ڕێگای تۆ یاسەرف کردووە خوای تەعالا پێ فەرمێت درۆت کرد بەڵکو بۆ ئەوە سەرفت کرد تا بڵێن پیاوێکی سەخیە و خێرۆمەندە و خێرخوازە پێشیان وتی خێرخواز خوای تەعالا ئەمرەکە ڕای کێشن بەرەو ئاگری جەهەنەم طبعا ئەم سێ کەسە لە پیرۆستترین کارەکانن مجاهیدێک لە پێناو خوا عالمێک قورئان فێرەکا و فێرە بێ و خەڵکی فێرەکە کابرایەکی دەوڵەمەند خێرخواز سێکاری زۆر مبارەکە بەڵام نیەتەکەی ناو دڵ گۆڕیەی هەر هەمووی ئەگەر ئینسان عالمیش بێ مجاهیدیش بێ خێرۆمەند و خێرخوازیش بێ ئەگەر نیەتی بۆ خوا نەوێ هیچ سوودێکی نییە ئەها زەلام هەیە ئەڵێ من ئەمە ئەکەم کورە با بەخۆ خۆ دنیاش گەرەکێتی و ئاخرەتیش گەرەکێتی بەڵێ ئەوە لەوێ ئاەتێکمان هەیە خوای تەعالا فەرمێ کاتێک کارەکەی بەشی دنیایش لەبیر مەکە مەقسەد ئەوە نییە بۆ دنیا بیکەی مەقسەد ئەوەیە بۆ خوا بیکەی بەس لە دنیایشە ئەلەو پارەش ئیسفادە بکە بۆ خۆتیش قەیچێکە با نان خواردنت باش بێ بعد جلو بەرگەکەی بەریشت جوان بێ یعنی مەقسەد لێرە نیەتی ناو دڵ مەبەستمان ئەوەیە نیەتی ناو دڵ زۆر زۆر گرنگە تۆ لەبەر خاتری خوا کارێک ئەەکەی نابێ نیەتەکەت بگۆڕی